دووەم ئازارشکێن وامەزانە ئەوەی لەبەر چاوی تۆ زۆر بەختەوەرە بەڕاستی وایە. وامەزانە ئەو کەسەی کە تۆ دەیبینی ئای چ بەختەوەریەکی ژیانی هەیە باوەڕکرد لەوە ئەچێت لە واقع ئاوا نەبێ. ئەو ژنەی جوانیەکەی وای لێ کردووی وا دەزانی مێردەکەی بەختەوەرترینە ئەڵێ بەخوا و ئافرەتە ئەو ئافرەتە جوانە ڕێک و پێکە شۆخ و شەنگە یعنی دەبێ مێردەکەی چەند بەختەوەر بێ بڕواتەن هەبێت لەوە چێ مێردەکەی لێی بێزار بێ هەر سەیری نەکە هەر سەیری مۆبایلەکەیکە وانە وامەزانە ئەو پیاوە زۆر بەختەوەرەکە ئەو ژنە شۆخ و شەنگ و جوانەی هەیە وامەزانە ئەو کۆشکەی کە تۆ دەیبینی لەو خانووە خۆ بەس ئەوەی واجیهەکەی پێشەوەی ڕێگ نرخی خانۆ سەد مەتریەکەی تۆیە لەوە ئەچێ ئەو ماڵەی تۆ ماڵێک بێ حرمەتی تێدا بێ خۆشەویستی تێدا بێ ڕێزی تێدا بێ ئیمان و خواناسی و سوزدەبردننی بۆ خوا تێدا بێ دوعای تێدا بێ پارشێوی ڕەمەزانی تێدا بێ حەج و عومرەی تێدا کرابێ قورئانی تێدا خوێندرا بێ بەڵام ئەو کۆشکی کە تۆ دەیبینی بە واجیهە و بە دیکۆری دەرەوەی بەس واجیهەکەی بای نرخی خانۆکەی تۆیە وازانی ئەوەی لە ناویان زۆر بەختەوەرن ناناوانیە لەوە چێ لەناو ئەو ماڵەدا ئاژاوە هەبێ ئەگەر ئاژاوی خێزانیش نەبێت لەوە ئەچێ عەرەقی تیا بخورێتەوە پەنا بەخوا لەوە چێ حرامی تێدا خورابێ لەوە چێ بە پارەی حرام بنیاندرابێ لەوە چێ دوعایەکی خێر لەو ماڵەدا نەکرابێ لەوە چێ دانیشتوانی ئەو ماڵە سوزدەیەکیان بۆ خوا نەبردبێ دوعایەکی خێریان نەکردبێ قورئانێک لەو ماڵەدا جگە لە گۆرانی لێ نەدرابێ بەڕێزان ئەوەی کە تۆ سەرنج دەدەی لەوە ئەچێت خێزانی ئەو ماڵە کە تۆ خۆزگەی پێدەخوازی بە خان و ماڵەکەی و ناو ماڵە گران بەهاکەی وەڵڵی خۆزگە بە خانەوە سەد مەترەکەی تۆ بخوازێ بیکتایە خۆزگە لە کەلاوەیەکی وەکو ماڵی فڵان کەسا بوومایە بەس ژیانم خۆش بوویایە بەس دڵم خۆش بوویایە قەت بەڕووکەش تێمەکەوە ئەو ئازارشکێنە ئەو ئازارشکێنە پێت دەڵێ وامەزانە بەڕووکەشی شتەکان مەخەڵەتێ ئەو ئۆتۆمبیلەی کە تۆ بەس سەیری دەکەی ئەڵێن بای ئەوەندە دەفتەر دۆلارەیە کە سەیری سیارەکەی خۆت دەکەی بای 40-50 وەرەقەی بای دەفتەرێ دۆلارە ئەڵی بابە ئەوە سیارێ 30 دەفتەری پێداوە 20 دەفتەر دەڵێن 20 دەفتەری پێداوە بڕواتان هەبێ لەوە ئەچێ هیچ چێژێکی لێ نەبینێ لەوە چێ هەفتەیە کە پێی بوو بێ زۆری پێخۆش بووە کە ئەو سارە گران بەها و مواسەفاتی پێیە بەس ئێستا لەبەر چاوی زۆر ئاسایی بۆتەوە بەڵام لەوە چێ سیارەکەی تۆ بەردەوام دڵ لایەتی زۆر چێژی زیاتر لێ ببینی کە سارەکەی تۆ یەک لە سەردەی نرخی سارەکەی ئەو ناکە وامەزانە ئەو لە تۆ زۆر بەختەوەرترە پێی ئەو تازە لەگەڵی ڕاهاتووە بڕواتان هەبێ حد بە ئەندازی تۆ چێژ لە ئۆتۆمبیلەکەی وەرناگرێ هەر وەکو تۆش دەیگوازێتەوە دێودەڕۆ هەندێ مواسەفاتی کەمترە بۆیە بەڕووکەش مەخەڵەتێ ئەو کەسەی کە تۆ وەدەزانی خاوەن پلە و پۆستە ئەڵێ من گەیشتمایە پلەی فڵان کەس ئەوە وەزیرە ئەوە پەرلەمانتارە ئەوە خاوەن فڵان پێگەی حیزبی و سیاسی و حکومیە وەڵی کاکە خۆزگەی پێمەخوازە بڕواتان هەبێت زۆر جار لەوانەیە ئەو خۆزگە بە تۆی هەژار بخوازێ ئەڵێ بڵێ خۆزگە بە ئەندازەی تۆ بە ئازادی بسۆڕێمەوە بە ئازادی بچمە ئەو بازارە بە ئازادی بڕۆمە ئەو چێشتخانە بە ئازادی بڕۆم شت بکڕم حیمایە و پاسەوانم لەگەڵ نەبێ شەو وەکو تۆ بەبێت چەک لە ماڵەوە بەبێ پشتێن کوردەواری ئەڵێ لێی بخەوم پاسەوان لەبەر دەرگام نەبێ خۆزگە وەکو تۆ لە خۆم ئەمین بوومە لە هەموو شوێنێکا بتوانم نان بخۆم ئەو ناتوانێت پەرداخی ئاو بەدڵنیاییەوە بخواتەوە لەوە چێ لە داوەتێکا ژەهر خواردووی بکەن ئەوەی دەشتی خوا بە حەزەرەوە دەیخوا لە ماڵی زۆر دڵنیان ماڵێک زۆر دڵنیانە بێجارێ لە دۆستەکانی خۆی ئەمین نییە کە ژەهر خواردی نەکەن خۆ لە وڵاتای بینیمان چەند کەس وتی ژەهر خواردو کراوە و ئەوام لێکراوە لەلایەن نزیکان و هاوڕێکانی خۆیەوە بۆیە وامەزانە ئەو کەسێک کە پۆست و پلەیەکی هەیە زۆر بەختەوەرە بڕوا کە لەوە چێ ئەو خۆزگە بە بەو ئازادی تۆ بخوازێ کە بە هەژاری خۆت بەڵام بە ئازادی دەژی